بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. ڕایەڵی ئەمڕۆ باس لە ڕەوشی زیندانیان دەکات لە ناو هەرێمی کوردستاندا. ئایا بارودۆخ و گوزەرانیان لە ئێستادا چۆنەوە تەواوی ئەو پرەنسیب و یاسا و ڕێسایانەی کە مافی مرۆڤ دایناوە بە سەر تەواوی زیندانیانە وەک خۆی جێبەجێ دەکرێت و ئایا کە هەر زیندانیەک سزا و مافی هەیە لە سەر تەواوی زیندانیەکان وەک یەک ماف و سزاکان جێبەجێ دەکرێت یان نەخێر جیاوازی دەکرێت لە نێوان زیندانەکانە. ئەمانە و چەندین شتی دیکە دەکەینە تەوەری ڕایەڵی ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز خات و بەدری سیوەلی چالاکوانی مافەکانی مرۆڤ. خات و بەدری زۆر بەخێر بێ، خۆشحاڵم ئەمڕۆ میوانی ڕایەڵی. سپاس بۆ ئامادەبوونت. تەندروستیتان چۆنە؟ هەموو شتێک باشە؟ الحەمدولله لەخوا بەزیابێ. سپاس. بەدری خان پێم بڵێ ڕۆژی زیندانیانی ئێستا لە هەرێمی کوردستاندا چۆنەوە چۆن دەگوزارێنن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لێرەوە ڕێز و خۆشەویستی مێ بە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەسۆشی بە جەنابتان بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە گرنگە. بێگومان لە هەرێمی کوردستانە توانین بڵێن 6 چاکسازیبوونی هەیە، هەم سێ لە چاکسازی لە گەوران، هەمسیان لە ژنان و مناڵان، و توانین بڵێن نەوجەوانانیش هەیە، بەزیتر لەگەڵ ژنان و مناڵان هەمان هاوتەری بن بەیەکەوە. بەردەوام سزادراوان لە چاکسازیەکان ئەتوانم بڵێم ئەگەنە 6,000 یان نزیک بە 5,000 یا دائیمەن لەو چۆنەڵەی ئەدەدەدا زیاد و کەمەکە دیاریەکە دەکە، بۆیە هیچ کاتێک لە 5,000 کەمتر نییە. توان مێستا بڵێم لە هەر چاکسازیەکەی هەرێمی کوردستان زیاد لە 5,000 سزادراو هەیە. لە ساڵانی 20 بۆ 22 زیاد لە 6,000 سزادراو هەبوو. بارودۆخی سزادراوان و سزادراوان چۆنەڵی بە پێی سزاکانیان جیاوازن. ئەتوانم بڵێم سزا ئێمە هەموو جارێک قاعیدەیەکمانە بە وتومانە هەمیشە بەکەری هەر تاوانێک پێویستە سزاکەی خۆی وەربگرێ بە عەدالەت. واتە هەر کەسێک ئەنجامدەری هەر تاوانێکە یا بە هەر سزایەک دەستگیر کراوە پێویستە عقوبەکەی خۆی وەربگرێ، بەڵام بە عەدالەت و دادپەروەرانە. ئێمە کاتێک لە خولی پێنجەمی پەرلەمان بە دواداچوونمانەکرد لەبەرەوەی کە بەندە بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ بوو، بەردەوام زۆرترین بەرکەوتنمان لەگەڵ چاکسازیەکانی دوهۆک، هەولێر و سلێمانیدا هەبوو. بۆیە کاتێک بە دواداچوونمانە کرد سەردانیمانەکردن لە کەیسەکانیانمانە کۆڵیەوە، ڕاستە ئێمە دەڵێن پێدەچێت زۆرێک لەو شتانە لە 100% هەموویوانە بەیانیان پێکابێ یا ڕاست نەبن، بەڵام زۆرێک لە کەیسەکان بێمافی و ناعەدالەتی و زوڵم مستەوی پێوە دیار بوو. باشە بەدری خان، چۆن مامەڵەیان لەگەڵاکرێ ئەو زیندانیانە و کوالەتی خۆراک و دەرمان و تەندروستیان و شوێنی مانەوەیان چۆنە؟ بەعام شوێنی مانەوەیان لە تەواوی هەر شەر چاکسازیەکە بە تایبەتی هەر سێ ژنان و مناڵان، هەم لە دهۆک تۆزێک تقریبا باشترە، هەم لە هەولێر کە معسکەری کۆنی سەردەمی ڕژێمی بەعز بوون، و هەمیش لە سلێمانی کە هەرسێ چاکسازیەکەی ژنان و مناڵان ئەتوانم بڵێم تا بڵێ بارودۆخیان چۆنەڵی تەنگە و ناجێگیر بوو ئەو کاتێک ئێمە لە پەرلەمان بەداداچوونمانە کرد. ئێستاش یعنی شوێنێکی ئەوانیە کە تایبەت بێ بۆ سزادراوە کەوتم معسکەراتی کۆن بوو کە ئێستا بۆتە نیشتەجێبوونی سزادراوان و بۆتە شوێنی سزادراوان، و گەورانیش بە هەماشەوە پەستان و پاڵەپەستۆیەکی زۆر هەیە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵیانە. ئەوان بێگومان کاتێک پێش سزادان ئەوەی خۆیان باسیەکەن و قسەی خۆیان نەقڵەکەین کە زۆرێک بە ناعەدالەتی و بە زوڵم و بەستەم ئەو سزایان بەسەراسە پێندراوە بە تەعزیب و بە جۆرەکاندان پیانانیان پێکردون. بەڵام ئێستا کە دەچن چاکسازی تەواوی ئەو ناڕەحەتیانە بێ بڕاونەوە و بەپێی ئەو یاسایی کە بۆ ئەوان دیاری کراوە و هەموو سزادراوێکی هەموو بڵێن چاکسازیەکیش پەیڕۆ پرۆگرامی خۆی هەیە و کارنامەی خۆی هەیە و سیستمی کارکردنی خۆی هەیە، بۆیە بێ لە چوارچێوەی ئەو کارنامەیە مامەڵە لەگەڵ سزادراوان بکرێن. کوالەتی خۆراک تەندەرینیان هەیە و بە جۆرە لە جۆرەکان هەر لە سزادراوانەکان بە شوێنی خواردن ئامادەکردنیان کافتریان بۆ ئامادەکردون و خواردن و چارەسەر و عیلاجیش تقریباً بە پێی پێویست بۆیان چارەسەرەکرێ، بەڵام ئەو پێداویستیە گرنگانەی عیلاج وەکو نەخۆشی درێژخانەکان یا نەشتەرگەری جوزئی یا شتێک لەم بابەتانە هیچ یەکێک لەوانەیان بۆ دەستەبەر ناکرێت. ئەتوانم بڵێم لە بارودۆخێکی ناهەموار و ناخۆشدان لەبەر ئەوەی پەستان و پاڵەپەستۆیەکی زۆر و قەرەباڵغێکی زۆر لە چاکسازیەکانە هەیە بە بۆنەی ئەوەی کە
لە 2011 2017 یاسای لێبوردنی گشتی دەرکرا و ئەو 2 ساڵە طبعا لە پەرلەمان یاسای لێبوردنی گشتی دەرکرا و ئەو 2 ساڵە کاری پێکرا بەڵام ئەو ئێستا زیاد لە 4 ساڵە تا ئێستا لێبوردن دەرنەکرا بۆیە بەردەوام سزادرا و زیاد دەکرا عەدەدەکە بەرز ئەبێتەوە و شوێنی سزادراوان دەتوانن بڵم بەرتەنگ و ناخۆش و بێئیستراحەت. باشە بەدریخان تەواوی پرەنسیب و یاسا و ڕێساکانی مافی مرۆڤ لەو چاکسازیانەوە لە تەواوی زیندانیەکان وەکو خۆی جێبەجێ دەکرێت یان نە؟ وەڵاهی جاوە لە نیو لە کاتژمێرا پێ دەچێت نەتوانی بە تەواوەتیەوە پەیاما بگەێنین ئەتوانم بڵێم بەداخەوە لە زۆرێک لە دام و دەستگاکانی ئەم هەرێمە تەنها ئیدعای مافی مرۆڤ کرێ بۆیە هیچ یەکێک لەوانە بە ئەندازەی مافە یاساییەکەی و مافە مرۆیەکەی جێبەجێ نابێ. ئێمە هەمیشە هاوارمانە کرد یاداشمانەدا ڕێکاری پەرلەمانیمانە گرتە بەر پرسیارمان ئاراستا کرد ئیمزامان کۆ دەکردەوە پرۆژە یاسامان ئاراستا کرد سەبارەت بە تەواوی جمگەکانی کۆمەلگا و مافی مرۆڤ و کێشەکانی ڕۆژ ڕووداوەکانی ڕۆژ کا بۆ ئەوەی کە بۆ نمونە ئێمە دەنگێکی دلێر بین چاوێکی تیژ بین چاودێرێکی گرنگ بین بەسەر ئەو ڕووداوانی ڕۆدایە ئەو مافانەی کە خەڵک بۆی دەستەبەر نابێ بەداخەوە دەستەبەر نەبوو. جەنابەت ئیشارە بە مافی مرۆڤەکەی بە کۆی ژیان بە کۆی جمگەکانی هەرێمی کوردستان بەڵام بابەتەکەمە بابەتی چاکسازیە بە نمونە سزادراوە ئێمە پێش دەستپێک ئەوەمان وتمان دەبێ بکەری هەر تاوانێک سزاکەی خۆی وەربگرێ بەڵام لەگەڵ ئەوەشا کاتێک کە سزای دەدەی یاسایەکی بۆ دیاری کراوە چۆن شەو ڕۆژی بۆ حساب کرێ و چۆن بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان سڵح هەیە و بە جۆرێک لە جۆرەکان ئازادبوونی بە مەرج هەیە و ئازادبوونی تایبەت هەیە ئازادبوونی تەندروستی هەیە جاری وایە کەسەکە سزادراوەکە دەتوانێت سوودمەند بێت بە زۆرێک لە ئەم مافە یاسایی کە هەیەە جاری وا هەیە تەندروستی ناجێگیرە ینی 28 ساڵ سزادراومان بینیوە کە نەخۆشی قوڵی سێ نەخۆشی درێژخانی هەبووە ئازاد نەکراوە و سپاس بۆخوا بەندە بە جوودێکی زۆرێک لەو جۆرە سزادراوانەمان بە لێبوردنی تەندروستی بەڵام بە هەوڵ تێکۆشانێکی زۆر ئازاد کرد بۆی ئەو مافە یاساییە بۆ ئەو سزادراوانە جێبەجێ ناکرێت بە تایبەتی ئازادبوونی بە مەرج ئەگەر بێت و عەدالەت دەم بابەتەیە بکرێ بۆ نمونە ئیستیسای زۆری تیان نەکرێ ئەم بابەتە لە ئوسولی محاکەماتی جەزایی مادە 131 تا 133 ئەو مافە بۆ تەواوی سزادراوان دەستەبەر کراوەکە پێویستە ئازادبوونی بە مەرج بیانگرێتەوە چۆن بۆ نمونە کە سزای بەسەربردننی ڕۆژ و شەیان بۆ حسابەیەک دوو و کاتێک ئازاد دەکرێن بەشێک لە حکومەکەیان ماوە بەشێک لە حکومەکەیان ماوە لە دەرەوەی زیندان بەسەری ئەبەن بەڵام لە ژێر چاودێری حکومەت و هێزی ئەمنیدا مانگانە یاخود چەند مانگێک جارێک دەچێت ئیسپادجوو دەکات لە دام و دەستگا ئەمنیەکان یا ئاسایش بڵێەوە من لێرە حزۆرم هەیە لە هەرێمی کوردستانە هەم وەشیاوم بۆ ناو کۆمەلگا بەڵام تەنها سەفەری دەرەوەی وڵاتی لێ قەدەغ دەکرێت تا سزاکەی تەواوەکە بە ئەنجامدانی بە دەستەبەرکردنی ئەم مافە یاساییە بۆ هەر سزادراوێک لە هەرێمی کوردستان ئەم پستانە زۆرە لەسەر چاکسازیەکان کەمە بێتەوە ئەو ناڕەحەتیە زۆرە لەسەر چاکسازیەکان نامێنێ لەسەر سزادراوان نامێنێ و تەنانەت ئەو کولفەداراییە زۆرەشی کە ڕۆژانە لەو چاکسازیانە سەرف دەکرێت توانم بڵم کەمەکرێتەوە. باشە بەدریخان ئەو سزایانەوە ئەو مافە یاسایانەی کە پێویستە بۆ هەر زیندانیەک جێبەجێ بکرێت و هەبێت چی؟ ئەوەی کە باسم کرد بە نمونە ئەوە جارێک سزاکان کردوە هەنێک لە مافە ئەگەر بکرێت بەگشتی بۆمان بخەیتە ڕوویان بۆمان جیا بکەیت. بەڵێ ئەو مافە یاسایانەی سزادراو کە بێگومان سزا دەدرێت جارێ پێش هەموو شتێکە ئەو سزای خۆی وەرگرتووە بە لە ناحیە چۆنەڵی ژیانکردنەکەی ناو زیندانەوە قسە بکەین مافی ژیانکردنی هەیە مافی ئیسراحەتی هەیە مافی متاڵعی هەیە مافی خوێندنی هەیە مافی تەندروستی هەیە مافی خۆراک پێدان و هەموو هەیەکێک لەوانەی هەیە و تەنانەت لە بەشێک لە جۆری سزاکان جیاوازن هەندێک لە سزادراوان مافی ئەوەی هەیە بە نمونە مۆڵەت وەربگرێ بێتەوە ناو ماڵ و خێزانی مانگێک لە ناو ماڵ و خێزان و خانەوادەی بمێنێتەوە پاشان بگەڕێتەوە جاری وایە بە بۆنەی هەندێک مادەوە هەندێک بۆ نمونە بڕگەوە بە بۆنەی هەندێک ئیستیسناوە جاری وایە ئەو سزادراوانە لێ بێبەشن بۆیە مافە یاساییەکانی سزادراو کاوتمان سزا دەدرێت ئەو مافانەشیان هەیە بەڵام بەداخۆ جاری وا لێ بێبەشن یاخۆ لێ مەحڕوون وە جاری وا هەیە لە بابەتی دادگاییکردنەکەیدایە لە خستنە ڕووی
راپۆرت بۆ دادگاکان یا بە حزۆری توێژەری کۆمەڵاتی توێژەری دەرونی و داواکاری گشتی و هەموو ئەوانە ئێمە لەگەڵیان نابووین بۆ راپۆرت ئامادەکردنەکە کە ویستومانە بۆ مە چارەنووسی یەکێک لێکلا بکرێتەوە کە سزاکەی تەواو کردووە راپۆرتی چاکسازی و شیاندنی ئەم کەسە ئامادە بۆ چاکسازیەکان بەداخەوە جاری وا هەبووە سزایەکی تری بۆ زیاد کراوە یا ئازاد نەکراوە یا مماتەڵە بە بابەتەکەی کراوە یا کەسێکی تری بۆ دروست کراوە یا بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان مماتەڵان بە بابەتەکە کردو ئەو مافەیاسایی بۆ دەستەبەر نەبووە جگە لە مافەکانی ناو چاکسازیەکان ئەو مافەیاساییانەی کە گرنگە بۆ سزادرا و دەستەبەر بکرێ گرنگترینی ئازادبوونە بە مەرج وەزائیدەن ئازادبوونی تایبەت و ئازادبوونی تەندروستی و جاری وایە سڵحی ژەکرێ لە بینی بە تایبەتی بابەتی مادە 406 سڵحەکرێ لە دەرەوە سڵحی ئاشتەوایی و خوێن پێدان و ئەمانە هەیە من کەیسم هەبوو ئازادم کردو دوای 22 ساڵ لە سوچی زیندان کە بکەری تاوانەکەش نەبووە بە ئەوەی کە بکەری تاوانەکە بۆ خۆی ڕۆیشتۆ و بە جۆرێک لە جۆرەکان سەر بەدەسەڵات بۆ ئازاد بووە ئەم بە سزمانی کە بەستەم سزادراوە بۆ پەڕاوەکەی پەراوێز خراوە و کەیسەکەی هەراوە با کراوەی ماوەتەوە دادگاکانیش نەیانزانێەوە کاتێک پەڕاوەکەیمان وەرگرتەوە بردومانەتە دادگا و خۆی حاکمە بەڕێزەکە دادوەرە بەڕێزەکەی کێ بووە کە سزاکەی بە ئەو خۆی معەزەبەوە ینی خەفەتی خواردە بۆی کە 22 ساڵە بەستەم بە تاوان لە زیندانە لە سوچی زیندانە سزا دراوە سواز بۆ خوا زۆرێک لەوانەی کە بێماو بوون کە بەستەم سزا دراون یاخود حەق و مافیان بۆ نەگەڕاتەوە یا تەنانەت دەتوانم ئەو کەیسی کە باسیەکەم 14 دەفتەریشی یا بوو بۆ سڵحەکە کە بکەری تاوانەکەش نەبوو هێشتا مابوویەوە لە زیندان زۆرێک لەوانە الحەمدوللا ئێمە دەستمان پیان گەیشتووە بە ڕێکاری قانونی بە ڕێکاری یاسایی بە ڕێکاری پەرلەمانی ئەنگاوی خۆمان ناوە کە کۆمەڵێک فلتەر هەیە کە ئەنجاممانداوە الحەمدوللا لەسەر دەستی مەسپاس بخوای گەورە زۆرێکیان بە خێزان و خانەوادەکانیان شاد بوون. باشە بەدریخان ئەتوانین بڵێن زیندانەکانی هەرێمی کوردستان دەتوانن ببنە خاڵی وەرچەرخان بۆ سزادراوان بە جۆرێک کە حکوومەکەیان تەواو بوو بتوانن ژیانێکی شایستەتر بەسەر بەرن لەو ژیانێک کە پێشتر لە دەرەوەی زیندان بەسەریان بردووە ئەتوانە بڵێم لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ بنمونە مادەکان جیاوازن و سزاکان جیاوازن و قاعی سزادراوانیش جیاوازن بنمونە ئێمە سزادراو هەیە احتراما بابەتی دزیە سزادراو هەیە قەتڵی عەمدینی و بابەتی توانی بازێکێک لەوانە مامۆ سزادراو هەیە بنمونە مادە 406 هەیە بە نمونە 300 کەیتر لێرە دای ئەوە نییە باسی بکەین و هەشە بە نمونە بابەتی مادەی تیرۆرە منەمێ هەڵێستێک لەسەر ئەم بابەتە بکەم بەداخەوە هەم لە لێبوردنی گشتیدا ئەم بابەتە پەراوێز خراوە و ئیسtisنایەکی زۆر لە لێبوردنی گشتیا لە یاسای لێبوردنی گشتیا کراوە کە زۆرێک کەمێک لەی سوودمەند بوون لە سەبارەت بە لێبوردنی ئەو یاسایە و لەگەڵ ئەوەشا کە ئەڵێم کەسانێکی کەم لەی سوودمە بوون هەندێک لەو سزادراوانی کە بە مادەیەکی زۆر قورس عقوبەدراون کە جاری وایە عەدالەتی تێدا نەکراوە بەڵام بە گوتەی زۆرێک لە چاکسازیەکان بەڕێوەبەری چاکسازیەکان ئەویان بە ئێمە وتووە کە مادەی تیرۆر عادەتەن ئەوانەی کە تۆمەتی تیرۆریان نەخرێتە پاڵ زیاتر یا ئەهلی مزگەوتایە بۆ نمونە گەنجێکی ئیتر چالاکوانە جاری وایە پڕگیرە شتێک لەو بابەتانە یا هەندێک گەنج هەر بۆ خۆی حەزی لە ئینفعال و پڕگیری و ئەمانەیە بە جۆرێک لە جۆرەکان خۆی دەرخستەوە دەرگیراوە هەبووە بەڵایکێک لە بە مادەی تیرۆر 5 ساڵ سزادراوە هەیە بە کۆمنت 2 ساڵ سزادراوە نازانێت داخڵی پێیجێگە بێ بە نمونە ئێمە سەردانی چاکسازی ژنان و مناڵانمان کرد وتی ئێمە لایک و کۆمنتمان بۆ گروپی تەقوا لەگەڵ باڵاپۆشان و قیامەتا کردووە نەمانزانی سەری لە ڕێکخراوێکی تیرۆریستیەوە دەرەچێ و بەداخەوە عقوبەکانیان تەنها بۆ لایک و کۆمنتەکان 5 ساڵ و 2 ساڵ و 2 ساڵ و نیو و 3 ساڵ بوو بۆی بە گوتەی بەڕێوەبەری چاکسازیەکان ئەوانەی بە ئێمەیان وتوێ منە ئەمە یەکەم جار کە وتومە ئێستاش ئێڵێمەوە بکەری هەر تاوانێک دەبێت سزاکەی وەربگرێ نامانێ پاکانە بۆ هیچ کەسێکین بەڵام بەڕێوەبەری چاکسازیەکان ئەوان بە ئێمە داوت ئەهوەنترین سزادرا و لە ناو چاکسازیەکانە ئەوانەی مادەی تیرۆرن لەبەرەوەی نوێژەکەن عیبادە دەکەن ئەمینن سەلامەتن ئاشوب نانێنەوە گرفتەوە بۆ دروست ناکەن ئەوانە ئارامترین و هێمنترینن بە کەڵکی شیاندن دێن و بەردەوامیش لە چاکسازیەکانە ئەگەر یەکێک مەبەستی بێت چاک ببێ چاکساز بێ بە کەڵکی شیاندن بێ بۆ کۆمەڵگا ئەتوانم بەڵێم زۆرێکیان بە حکمی ئەوەی من زۆرێک پەیوەندیم هەبووە لەگەڵیانە سەردانی تەواوی
سزادراوانم کردووە هەموو حکومەکانم سەردانی کردوون بە قەتڵ و بە موادی هۆشبەر و بە تاجیر و بە هەموو چۆنەڵی سزادراوانەوە بە هەموو حکومەکانەوە بەڵام تیاشیانایە چاکساز بووە تاشتایەتی بە کەڵکیشیان دێ بۆ ناو کۆمەلگا بەڵام هەیە هەر سوبحانەڵڵا مەعدەنەکەی هەر بەنەکبەتی و لاری هێنێ لەوێش جەنگ بەرپاکا لەوێ کێشانێتەوە لەوێ دیسانەوە هەر سزادراوێک کە بۆ نمونە لە ناو چاکسازیەکانە بەڕێوەبەر تێبینی لەسەری هەبوو چاکساز نەبوو بوو بەردەوام کێشە و گرفتی ئەنایەوە بەداخەوە جاری وایە بەنهێنی موادی هۆشبەر دەستەبەرەکەن بۆ خۆیان جاری وایە هەندێک مادەی تر بۆ خوان ئەوواکەن بنمونە دزیەک لە برادەرەکەیەکرێ پارێ و قوتی یەکێک داگیرەکە بنمونە ئازاری ئەدا و دەستدرێژیە کاتە سەر هەرێکێک لەوانە بۆیە ئەتوانم بڵێم بەڵێ بەشێکی زۆری بە حکمی ئەوەی کە لەوێ قوتابخانیتیە بەشی یاسایتیە هەیە مەرحەلە چواری یاس قانونە لە مادەکان و مادە سزایەکان شارەزا بووە لە مادەکانی حوالی شخصی شارەزا بووە بۆیە ئەوانە زۆرێکیان بە کەڵکی شیاندن دێن بە کەڵکی ناو کۆمەلگا دێن بەڵام هەندێکیشیان تێبینی لەسەر بەڵام ئەوە هەروە بەبێ فلتەر لە هیچ قۆناغێک کاوتەنانەت بە لێبوردنی گشتیشەوە ئازاد ناکرێت لەبەر ئەوەی پێویستە کاتێکە کۆستافێکی ئیداری لە چاکسازیەکان هەیە بە بەڕێوبەرەوە بەجێگرەوە و بە ستاف ئیداریەکەەوە بە توێژەری دەرونی و کۆمەڵی و دادوەری کۆمەڵاتی و داواکاری گشتیش لەوێ بوونی هەیە بە حضوری هەمان راپۆرتێک لەسەر سزادراوێک نووسی ئەمە خو ڕەوشت و ئەخلاق و مامەڵەی تەواوی ئەم چەند ساڵی چۆن بوو ئەگەر چاکساز بوو ئەوە ڕەوانی دارگا دەکرێت و شانسی ئازادبوونی زیاترە زۆر باشە تا چەند مامەڵەی دروست و عدالەت و دادگەری لەسەر تەواوی زیندانیەکان وەکو یەک جێبەجێ دەکرێت یان جیاوازی لە نێوانیان ناکرێت بۆ پێی کە تۆ دوور و نزیک ئاگاداری دۆخی ئەوانیت وەڵاهی عدالەت نازام لەکوێ ئەم هەرێمی کوردستانەدا جێبەجێ کراوە تاوەکوی سابڵێ لە چاکسازیەکان لە شوێنێکی ئەوە مەترسیدارە جێبەجێ کرێ بەداخەوە ئەتوانم بڵێم چەند هەزار کەسی تاوانبار کە ناویان لای ئێمە هەیە بەداتا هەبوو لە خۆلی پێنجەمی پەرلەمانە زیاد لە 3000 کەسی تاوانبار قاتل شەڕەنگێز لەم هەرێمی کوردستانەدا ناویان هەبوو بە داتا لای ئێمە بە دوواداچوونمانە کرد داڵدە درابوون سزایان وەرنەگرت بوو بە سزای خۆیان نەگەیشت بوون بەڵام کوڕی فەقیر و هەژار و ڕەش و ڕوتەکان نەک سزادراون بە نائەدالەتی سزایان بە سەراسە پێنراوە بۆیە ئەمە بەڕاستی بەشێکە لە نائەدالەتی بۆ دەبێ ئەوانەی کە دەستڕۆیشتون و کوڕەمەسئولن و دەسەڵاتدارن و سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتن داڵدە بدرێن سزان دەدرێن مکافەئە بکرێن بەڵام ڕەشوڕوتێکی ئەم هەرێمە لە خێزانێکی منکوبی قوربەسەر بەجاری وایە بە سزایەکی عنی هەڵەیەکی زۆر بچوو زۆر کەم کە ئێستا حالیان من لەبەرەوەی سنتەرێکی ڕاوشکاری خێزانیم هەیە هەندێک لەو کەیسانە هەردێتە لامان جاری وا شتێکی زۆر بەسیت گەنجێک سڵاوێکی لە کچێک کردووە بۆ ئەوان ئەفزەڵێتی پێدرێ بەڵام هاتوون ئەمە لەبەر ئەوەی ستایلەکان بەدڵ نەبووە باگراوەندەکان بەدڵ نەبووە داویانە بە دادگا و تا ئێستا بەردەوام هاتوچۆی دادگای پێکرێ و ماڵ و خێزانەکەشی گیرۆ دەبوون بۆیە زۆرێک لە تاوانباران داڵدە دەدرێن وە جاری واش هەیە داڵدە نادرێن و ئەبرین بۆ گرتوخانەکانی تر لە ئاساییشە لە گرتن و گواستنەوەیە لە چاکسازیەکانە طبعا ئێمە لە سێ بەش ئەومان هەیە گیرامان هەیە هەم لە ئاسایشی گشتیەکانی هەر سێ پارێزگاکە و هەمیش لە گرتن و گواستنەوەکانی هەر سێ پارێزگاکە بۆیە جاری وایە ئەگیرێن بەڵام VIPیانە ئەژین مافی بۆ دەستەبەرەکرێ ڕێژی لێ دەگیرێ ژووری تایبەتی بۆ دیاری ئەکرێ خواردنی تایبەتی پێدرێ ئەمەش خۆی لە خۆیدا بەشێکە لە نائەدالەتی جاری وایەکانی تریش پەراوێز ئەخرێن و لەسەر جاری وایە هەندێک حاڵەت لە تاومافی خوان و قوتی خوان بە شەڕ دێن باشە بەدری خان پێویستە چی بکرێت بۆی بەر بەم نائەدالەتیە بگیرێت کە ئێستا تۆ باسی دەکەی طبعا ئێستا حالیان ئەم بابەتە لا پێویستی بە دامەزراوەیەکی وەکو پەرلەمان هەیە و ڕێکخراوە مەدەنیەکان و حیزب و لایەنە سیاسیەکان و لایەنە ئۆپۆزیسیۆنیەکان پێویستە کە هەر بۆ نمونە نائەدالەتیەک نادادیەک بێمافیەک لە هەر جمگەیەکی کۆمەلگا ئەکرێ بێنە دەنگ هەم لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە ژنانیەکان و تەواوی ئەوانەی کە تێبینیان لەسەر حکومڕانی
ئەم دوو حیزب زلهێزی دەسەڵاتەیە ئەم بەڕاستی ئەم دوو زۆنەی کە بە تەواوەتی ژیان و ژینگە و ئارامی خەڵکیان تێکداوە قۆ دەست دەخەنە بینە قاقای قوتی خەڵک فەرمەوە موچە چەند مانگێکە یاری پێەکەن فەرمەوە بازار هاڕێی کردووە کاسبکار هاواری لێستاوە دوکاندار ئیشی بێ بەڕێوە ناچێ بۆیە یەکەم هەنگاو پێویستە خەڵک وشیار بێ و دامودە ئەوانەی کە باسم کرد ئەو کۆمەڵە کەسە تایبەتانە و کۆمەڵە ڕێکخراوە لایەنە حیزب هەر شتێکە بەڕێکاری یاسایی هەمووی ئەمانە بە یاسا ڕێک خراوە بەڕێکاری یاسایی خۆی هەنگاوی خۆی بنێ داوای مافی خەڵک بکە دەنگی بەرزکاتەوە ڕەخنە بگرێ بڕوا بنمونە ئەو ڕێکاری یاسانیکان لە چوارچێوەی ئەو فلتر یاسانە هەنگاوی خۆی بگرێت تاوەکو بنمونە دەسەڵات باگا بێتەوە دەسەڵات دابچڵەکە دەسەڵات شعور بیگرێ دەسەڵات بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی هەستی بەرپرسیارەتی تیابێت تاکەی داناشڵەکە تاکەی بەزەیی بە ئەم خەڵکە ڕەش و ڕوتێ هەرێمی کوردستان کە تۆ حکومڕانی ئەەکەی من لە هۆڵی پەرلەمانە نوێنەرانی حکومەت و سەرۆکی حکومەتیش ئامادە بوو ئەوە مدوتم عمەری کوڕی خەتاب کاتێک بە کۆڵانێکدا ئەڕۆیش دەگریا بۆ جێسمی حیوانێک احترامان ئاژەڵێک ئێوەی حکومڕان ئەو هەموو زڵم و ستەم و نادادیە و قەیران لە دوای قەیرانە دروستەکەن چۆن ئێوە خەوتان لێ دەکەوێت چۆن بە عەزابی وجدانەوە ئەژین بۆیە بەڕاستی ئەوە یەکەم خاڵی جەوهەری کە لەو ئەو بەشانی باسم کرد بەڵام کاتێک کە دامەزراوێکی و پەرلەمان ئێستا پەکی کەوتووە کارانیە یاسا دەرناکرێ فراغی یاسایی هەیە دەنگی ئەو خەڵکە ناگاتە ئەوان بۆیە ئەوەش بەشێکە لەوەی کە لەو کاتەوەی کە پەرلەمان ئێستا پەک کەوتووە تاسا من هیچ پەیوەندیەکم لەگەڵ چاکسازیەکانەوە بەڵام ڕۆژانە ئەو کاتە بەردەوام لە بارودۆخیان ئاگادار بووم کێمانی دەگەر کێ خواردنی پێنادرێت کێ ستەمی لێ دەکرێت کێ داوای تری لەسەر ئەیە کێ دەیەوێت بۆ نمونە عقوبەیەکی تر بدرێ ئەمانە هەموو هەبوون بۆیە گرنگە کە جارێکی تر ئەگەر خۆلی شەشەمی پەرلەمانی شاڵا دەست پێ بکاتەوە ئەگەر هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا کە ئەبێ بکرێ ئەنجام بدرێ ئیشی یەکەمی وەرزی یەکەمی یاسادانان لە خۆلی شەشەم ئەوەیە کە یاسایەکمان ئێمە ئامادەکردبوو یاسای لێبوردنی گشتی هەیە بەڵام هەموارێکمان پرۆژەیەکمان ئاراسی سەرۆکاتی کرد کە هەمواری ئەو یاسایە بکرێ و 72 واژوومان بۆ کۆکردەوە و تەنانەت راپۆرتمان ئامادە کرد ئاراسی سەرۆکاتی پەرلەمانمان کە سەرۆکاتی پەرلەمان ئەوەندەی مابوو خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ ئاراسی تەواوی ئەندام پەرلەمانەکان و لیژنەی پەیوەندیدار بکرێ تاوەکو کاری لەسەر بکرێ و ئەو یاسایە دەربکرێ بەڵام بەداخەوە پەرلەمان پەکی کەوتو نەکرا بۆیە گرنگترین کار کە پێویستە لە خولی شەشەمی پەرلەمانە بکرێت کە ئێمە بابەتەکەمان بابەتی چاکسازیەکان ئەو یاسایە کە ئامادەیە کاری لەسەر بکرێ و یاساکە بەرکار بکرێ لە دوای هەموار و لێبوردنەکە دەربکرێ. باشە بەدریخان ئەمە تا چەند ڕاستە مامەڵە و کڕین و فرۆشتن بە هەندێک کەلوپەل و دەرمان و مادی هۆشبەر لە ناو زیندانەکانی هەرێمی کوردستان ناکرێت بەمەرجێکاڵن ئەمە هەندێک کەس کە دەسڕۆیشتون ئەمانیان لە پشت دەتوانێت ئەم کاریان هەیە لە هەمان کاتدا ئەوم بیر نەچێ ئەمڕۆ لە یەکێک لە شەقامەکانی شاری سلێمانی ڕوبەڕووبوونەوە لە نێوان دوو کەسی مادی هۆشبەر و ئاسایش ڕوویداوە ئەمانە چۆن هەڵەسەنگی ئەو حاڵەتێکی مەترسیدارە ئەنیوای لێبێت تاجیرێکی موادی هۆشبەر ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بێتەوە بەڕاستی بێ دەسەڵات هەڵوێستە لەسەرم بابەتە بکە پشتیوانیان لێنەکە هاوکاریان نەبێ توجارەتیان لەگەڵانەکە ئەمە بەڕاستی مەترسێکی زۆر گەورەی ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان کاتێک بە دوواداچوونمان کرد بۆ ئەوە هیچ زۆرێک لە سزادراوەکان بەکارهێنی موادی هۆشبەرن ئەوانەی کە هێشتا سزاکان یەکلانە بۆتەوە نەچوونەوە چاکسازی ئێمە بە دوواداچوونمان کرد بۆ ئاسایشی گشتی هەولێر ئاسایشی گشتی سلێمانی ئاسایشی گشتی دهۆک ئاسایشی گشتی هەولێر وتی لە 185 گیراوانی ئاسایشی گشتی بەکارهێنەران و تاجیرانی موادی هۆشبەرن هیچ سلێمانی 65 وت لە 165 دهۆکیش بە هەمان شێوە 75 وت ئەم ڕێژەیە مەترسیدارە کە لە هەرێمی کوردستان لە ئاسایشە گشتیەکانی کاوانی کە دەستگیر کراون ئەو ڕێژە زۆرە مەترسیدارە بوونی هەیە هەم لە بەکارهێنەران هەم لە تاجیرانی موادی هۆشبەر ئێمە لەم خولەدا یاسایەکمان دەرکرد یاسای ڕوبەڕوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵیەکان یاساکە بە کولی 50 مادە بوو ئێمە بە 52 مادەوە ناردمان بۆ حکوومەت سەرۆکی هەرێم 2 مادەی لێ لابرد کردی بە 50 مادە ئەگەر ئەم حاڵەتی جناب دواسیەکەی مەترسیە
فەرموتەنانەتەوە ڕوبەڕووی هێز ئەمنیەکان بوونەتەوە گەنجەکانی ئێمان بەربات کردووە زۆرێک لە سزادراوەکانی چاکسازیەکان و گرتن و گواستنەوە و ئاسایشەکان بەکارهێنی موادی هۆشبەرن زۆرێک مەترسێکی زۆر هەیە بەڕاستی بۆ خێزان و خانەوەدەکانی گەنجەکانی ئەمڕۆمان ئەگەر دەسەڵات بیویستە ئەم یاسایی کە ئێمە دەرمان کردو زۆرێک لە کێشە و گرفتەکانی بابەتی موادی هۆشبەر بەکارهێنی موادی هۆشبەر تاجرانی موادی هۆشبەر چارەسەرەکرا ناڵم بنەبڕە بوو چارەسەرەکرا بۆن منە لە وڵاتە دراوسەکانمان وڵاتی ئێران ئێستا سەنتەرێکیان بۆ دامەزراندون بۆ چارەسەری ئەو نەخۆشانەیە ئەو بەکارهێنەرانە بۆ ئەوەی بە کەڵکی شیاندن بێن بە کەڵکی ناو کۆمەلگا بێن نەهاتوون لە سووسێکی زندان ڕاپێکیان کەن سزایان بدەن بە جۆرێک لە جۆرەکان لە چاکسازیەکان کێشە بنێنەوە یا وا کارێکەکەن بە هەڕەشە بۆ دەرەوەی خێزانەکانیان ئەگەر بۆمان دەستە بەرنەکەن وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیش بە بەڵگە خستی ڕووکە مەمە ترسیە موادی هۆشبەر دەست سزادراوان کەوتووە لە چاکسازیەکانە پیان گیراوە بەکارهاتووە و تەنانەت بڵاوشی پێکراوە شۆڕ بۆتەوە بۆ زۆرێک لە سزادراوانە مەترسیە لێرەدا کەم تەرخەمی دەسەڵاتە کە ئێمە زۆر جار فەراغی یاساییمان نییە یاسایەکمانەی 50 مادەیە تایبەتە بە مادەی ڕوبەڕووبوونەی مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵەکان وەرە لەم 50 مادەیە ئەو مادە گرنگانە جێبەجێ بکە ئەو سنتەرە دەستەبەر بکە ئەو خەڵکانی کە بەکارهێنن بیانێنە چارەسەریان پێ بکە بە برووری زەمن تەوعیەیان کە پەروەردەیان کە با بە کەڵکی شیاندن بێن بۆ کۆمەڵگا زۆرێک ئێمە لەسەر دەستی ئێمە کە تەوعیەمان کردوون وازیانێنەوە بەڵام ئەمە بە ئێمە ناکرێت بە حکومەت و بەدەسەڵات دەکرێت بێ باکی حکومەتە کە تا ئێستا لە بابەتە یاساییەکانە کەم تەرخەمە ئەو یاسانی کە گرنگن بۆ تاکەکانی خێزان و کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا ئەمان بێخەم و کەم تەرخەمن وەکوتم فەراغی یاساییمان هەیە یاسابوونی هەیە و یاسامان بۆ دەرکردووە ئێستا یاسا ئامادەیە و یاساکە بەرکارە بەڵام بەداخەوە بڕگە بابەتەکانی و پێویستی بەجێناکرێت جیاوازی ڕاگیرا و سزادراو چییە؟ ڕاگیرا و ئەوەیە کە بێگومان جاری هێشتا حکم نەدراوە نەچۆتە دادگا سزاکەی بەسەرانە سەپاندووە چەند جارێک بۆ نمونە ئێمە سزنیکانی گۆممان هەیە و ئاسایشی گشتی و ڕاگیرا و ئەوانەمان هەیە کەیسێکیان لەسەر کەیسێک گیراون لەسەر ڕووداوێک گیراون لەسەر شتێک کە بە جۆرێک لە جۆکانەمان پێی دەستگیر کراون ڕائەگیرێن ئیتر لە بۆ نمونە گرتن و گواستنەوە بیا لە ئاسایشی گشتی بێ ئەچنە دادگا دادوەر چەند جارێک بانگیانەکە و دادگاییانەکە ئەگەر بەڕائەتیان دەرکەوت پاک بوون و بەڵگە نەبوو ئەوە ئازا دەکرێن ئەگەریش بەڵگە هەبوو لەسەر ئەو سزای کە ئەوان ئەو مادەی ئەوان لەسەری دەستگیر کراون ئەو کاتە سزای خۆیان و وەرئەگرن و حکومەکان لە چاکسازیەکان تەواوەکەن. باشە بەدری خان پەیوەندی نێوان گرتوخانەکانی هەرێمی کوردستان چۆنە هەماهەنگیان بەیەکەوە هەیەیان؟ بەتەکید هەر شەش چاکسازیەکە بێگومان هەر چاکسازیەک بەڕێوەبەرایەتیەکی هەیە هەم ژنان و مناڵان هەم گەوران توانم بڵێم 6 بەڕێوەبەرایەتی گشتی هەیە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بەڵێ هەر هەمویان پەیوەندی و ئیتیساڵیان بە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیەوە هەیە تەوجیه لەوانەوە وەرەگرن هەرچی کاری ئیداریە لەوانی وەرەگرن و ماف دەستەبەرکردن و تەندەرینی خۆراک و تەنانەت نەقڵکردن و تەنانەت بردنیان بۆ دادگا هەندێک لەوانە زۆری دەگەڕێتەوە بۆ ئەو بابەتە کە هەموو هەنگاوەکانیان و دەسەڵات و سەلاحەتیەکانیان ئەوە سەلاحەتیان کوتم کارنامەی خۆیان هەیە پەیڕەوی خۆیان هەیە بەڵام سەلاحەت و دەسەڵاتەکانیان دیاری کراوە و ئیتیساڵیان بە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەیە و وەزیری ناوخۆش هەردوو وەزیری پەیوەندیدار. دەستخۆش خات و بەدری سیوەری چالاکوانی مافەکانی مرۆڤ زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە ڕایەڵە بوویت بێگومان من پرسیار گەلێکم مابوون کە لە بەڕێستانی بکەم بەڵام دیارە کاتی بەرنامەکەی من هەرسی خولەکە ئینشاءالله بۆ دەرفەت و بەرنامەی دیکە سوپاس بۆ ئامادەبوون. بۆ جەنابیستان بەخۆشیتان لێ ڕایەڵەی ئەمڕۆم پێشکەشکردن خواتان لەگەڵ.